سڵاتان لێبێ مناڵە ئازیزەکان ئەمڕۆ لەگەڵ مناڵەکانی هاوڕێم لە بڕگەیەکی تری بەرنامەی گەشت و زانیاری هاتوونەتەوە بۆلاتان لە کتێبخانەی گشتی بۆ ئەوەی کە ببینین سوودەکانی کتێب چییە چونکە کتێب هاوڕێی ئێمەیە با پێکەوە سەرەتا بزانین کە مناڵەکانی هاوڕێم ناویان چییە؟ لیا سۆگار لێوە مەیگی لێوە لونا ئەفسانە سام جنۆک زیوە بانە ئەنەس منسا ڕۆمان شاد منیش تەوارم با پێکەوە بیبینی. سڵاو لێوەش زۆر سپاس ئێمە وەکو مناڵانی کورسات ئەمڕۆ حەزمان کرد کە سەردانی کتێبخانەکەتان بکەین و زۆر دڵخۆش بووین کە بینیمان چونکە کتێبخانەیەکی تازەیە و کتێبی زۆر جوانیشی لێ سەرەتا بەخێر بێن ئێمەش بەلای بەشی کتێبخانی مناڵانەوە سپاسیەوەکەین کە ئێوەش هەستاڵم ئەرکوماندبوونی خۆتانە مناڵە جوانانتان ئاشنا کردووە بە بەشی کتێبخانە بە تایبەتی بەشی مناڵان بە دڵنیایەوە ئێمە ئامانوێت کە مناڵەکانمان وە لەگەڵیانە مناڵەکانی هاوڕێیان و دایک و باوکیان سوودمەند بن لەوانەی کە بزانن کتێبخانەی گشتی چەندێک سوودی هەیە بۆ مناڵەکان و ئەگەر تۆش بتوانی یارمەتیمان بێ ئەمڕۆ کە چەند زانیاریەکی بە سوودمان بیتێ. زۆر باشە بەخێر بێن. زۆر سپاس. سەرەتا مناڵە جوانەکان بەخێر بێن چاو گەشەکانم ئێوە ئەمڕۆ هاتوون سەردانی کتێبخانەتان کردووە وایە گوڵەکانم چەند زانیاریەک هەیە بە ئێوەی مناڵی جوان باشە گوڵەکانم کتێبخانەی مناڵان بەشی مناڵانی هەیە بەشی مناڵانیش ئەم هۆڵە هۆڵ پێی ئەڵێن هۆڵی محەممەدی بەلاکەریم باشە ئەم هۆڵە پێی ئەوتری هۆڵی محەممەدی بەلاکەریم جا ئێمە هەر ئەم بە شەشمانی مناڵە جوانەکان بێ لەم بەشە بەشێکمانەیە تایبەتە بوێنە کێشان بۆ ئێوەی مناڵە جوانەکان شتێکی تریشمانەیە مناڵە جوانەکان بەشێکی کە ئەم بەشە بەشی سینەمایە بەشی وێنە کێشانمانەیە و بەشی سینەما و بەشی خوێندنەوەش ئێوەی مناڵ ئەتوانن خۆتان لەگەڵ دایە و بابە بێ خۆتان بێن سەردانی بەشی کتێبخانە بکەن ئێمە کتێبی زۆر بە سوودمانەیە بۆ ئێوەی مناڵ دەتوانن سوودمەند بن لەم کتێبانە بخوێننەوە چکە ئێوەی مناڵ بەخوێندنەوە هزر و بیرتان فراوان ئەبێ باشە گوڵە جوانەکانم زۆر چاکە کێ لە ئێوە ئەمڕۆ دڵی خۆشە کە هاتووە کتێبە خوێنێت زۆر چاکە نێوان تۆ پێشتر هاتووی بۆ کتێبخانەی گشتی بەس بینی وتە شوێنەکە ئەتوانی کتێب بخوێنیتەوە تۆ پۆلی چەنی لە مەکتب نیت بەڵام فێریان کردووی کە ئەتوانی بخوێنیتەوە ئەی کەسێک گەورەتر لە خۆ کتێبە بۆ خوێنێتەوە چیرۆکە بۆ گێڕێتەوە زۆر چاکە زۆر دڵخۆشم گوڵاڵەخان باسی کرد کە لەگەڵ کتێبخانەی گشتی کە بۆ مناڵان تایبەتتان کردووە بۆ مناڵەکان بەشێکی ترتان هەیە بۆ وێنەکێشان و لەگەڵ بەشی سینەما بەڵێ ئەو دوو بەشە چۆناییە مناڵەکان ئەگەر بیانوێ بێن چۆنایی بەشدار ئەبێ بکەن ئێمە بەداخەوە ئەم کۆرۆنایە هەموو شتێکی وەستان ئێمەش بەدەرنینەوە کۆرۆنایە ئەوسا ئێمە مناڵمان هەبوو هاتە بەشی خوێندنەوە تا سعات دە مناڵانە لە بەشی خوێندنەوە ئەمانەوە دوای دا چوونە بەشی وێنە کێشان دوکات لەوێ وێنیانە کێشە و دواتری هاتنە بەشی سینەما زۆر باشە گوڵاڵەخان ئەمەوێ بە مناڵەکان بڵێم مناڵەکان حەزەکەن بپرسین کە ئەو دوو شوێنی بۆی باسکردن لەگەڵ کتێبخانەی مناڵان ژووری سینەماییان هەیە لەگەڵ ژووری وێنەکێشان پێتان خۆشە بزانن
چۆن بەشدارە بن لە ژوورەکانیانە و سوودەکانی چییە؟ با پێکەوە بیبینی. مناڵە جوانەکان ئێوە کە هێن ئەتوانن بێن لەگەڵ دایک و باوکتان لەم بەشەی ئێمەدا ئەنیشن کتێب بخوێننەوە دواتر ئەچنە بەشی وێنە کێشانمانێن لێوێ وێنە ئەکێشن دواتر کاتی وێنە کێشانتان تەواو بوو تۆ وێنەکەی خۆ کێشتا ئەتوانی بیتە بەشی سینەما و دووە لەوێ سەیری فلیمێ بکەیت و هەم زانیاری بێ بۆ خۆت تۆ کات لەو ڕۆژەیە کە هاتی سێ جار تۆ زانیار سوودت بی لەم شتە هاتی خوێنتەوە دواتر وێنەت کێشا دواتر سی فلیمێکی خۆشترەکەی ئەمە خۆشترە لەوەی کە تۆ لە ماڵەوە دانیشی بە دیار مۆبایلێکی ئایپاتێکە خۆشە یا خۆش نییە؟ هیوادارم ترێەوە سەردانمان بکەن بن بە هاوڕێی کتێب بن بە هاوڕێی کتێبخانە چەند مناڵ بەڵێن ئەیا بە من ببێ بە هاوڕێی کتێبخانە زۆر باشە کاتر ئێمە دڵخۆشین کە ئێوە بن بە هاوڕێی کتێب و کتێبخانە زۆر چاکە کێ لە ئێوە ئەتوانێ وێنە بکێشێت؟ زۆر باشە کەواتە هەمووتان بەهرەیەکی زۆر باشتان هەیە زۆر دڵخۆشم پێتان دەست خۆش بێ گوڵاڵەخان زۆر سپاس کە زانیاریەکانی یا بە مناڵەکانمان و سوودیان بینی زۆر سپاس بۆ ئێوەش بەخێر بێن زۆر سپاس مەمنون سڵاوتان لێبێ دووبارە مناڵەکان چۆنن؟ باشی دڵتان خۆش بوو کە گوڵاڵەخان چەند زانیاریەکی بە سوودی پێبەخشین؟ سوودتان لێبینی؟ منیش سوودم لێبینی ئەمەوێ ئیستا خۆشم چەند زانیاریەکی بە سوودتان پێ بڵێم ئێوە ئەزانن کە سوودەکانی کتێب خوێندنەوە چەند زۆرە؟ با چەندانێکتان پێ بڵێم لەوانە مێشکتان زیاتر چالاکە بێ ئەتوانن کە زیاتر هەوڵ بن کە کتێب خوێندنەوە و لەگەڵ یانووسینتان باشترە بێت و لەگەڵ ئەوەشە چەند سوودێکی تری هەیە کە تەرکیزی ئێوە زۆر باشتر ئەبێت و زیرەکترە بن و ئەتوانن لەگەڵ مناڵەکانی هاوڕێتانە ڕۆژانە کتێب خوێندنەوە چەند کەسی تر لە ئێوە ئەتوانێت زانیاریم باتێ؟ لێوان تۆ چ پەرتوکێکە خوێنیتەوە ئیستا؟ پەپولە پەپولە؟ ئەتوانم منیش بیبینم؟ پەپولە مناڵەکان پەپولە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ئێمە زۆر سپاسیانەکەین کە بە دیاری پەپولە یاوە بە ئێوە و لەگەڵ یا چەند زانیاریەکی بە سوودی تایە سێریکەن لەگەڵ منە هۆنراوەی تایە چیرۆکی تایە و لەگەڵ یا زانست بۆ هەمووە چەند زانیاریەکتان پێ بەخشێ و باسی چەند بڕگەیەکی زۆر بە سوودەکە و لەگەڵ یا یاری تایە ئەتوانن پیتەکان دەربێنن پیتی کوردی تایە چەند وێنە کێشانێکی تایە ئەتوانن وێنە بکێشن و لەگەڵ یا ئەمانە چینشتی زۆر زۆری تایە ناتوانم تاوی کەم هەر تاو نابێ و لەگەڵ یا چەند وێنەیەکی مناڵانەی تایە وێنەی مناڵەکانیش لە کۆتاییە ئێوەش دەتوانن وێنەی خۆتان بنێرن بۆ گۆڤاری پەپولە و بۆ ئەوەی کە وێنەکانی ئێوەش بخاتە سەری زۆر چاکە زۆر دڵخۆشم کە ئەتوانن ئێوە گۆڤاری پەپولە بخوێنەوە سوودمەند بن لێوەی لێرەشەوە ئەتوانین بە مناڵەکانی هاوڕێمان بڵێن کە ئێوەش دەتوانن گۆڤاری پەپولە بکڕن زۆر چاکە ئەی تۆ بانە چی خوێنیتەوە؟ من گەشتەکەی خۆنچە و ئادان دەخوێنمەوە باشە ئەی بە گشتی ڕۆژانە کتێبە خوێنیتەوە؟ بەڵێ ناوی کتێبەکانت لەبەرە ئەزانی چی خوێنەوەتەوە پێشتر؟ بەڵێ من زۆربەی کات شەوان پێشەوەی بخۆم دووسێ چیرۆکە خوێنمەوە تاوەی خۆم لێ بکەوێت زۆر چاکە کەواتە ئەمەش یەکێکی ترە لە سوودەکانی کتێب خوێندنەوە وات لێ ئەکات کە زووتر خەوە لێ بکەوێ و خەوێکی خۆش و قوڵ وایە؟ زۆر چاکە کەواتە ئێوەش شەوانە ئەتوانن چیرۆک بخوێننەوە چیرۆکی مناڵانە چونکە ئێوە پێویستە کە چیرۆکەکانتان لە تەمەنی خۆیان بێ بەپێی تەمەنەکانی ئێوە ئەتوانن لە کتێبخانەی گشتیش یارمەتی ئێوە بات کە کتێبەکانتان لە چ تەمەنێکایە و بتان ناتێت و سوودی لێ ببینن ئەی تۆ سان ئەی تۆ سوودەکانی کتێب خوێندنەوە زانیت؟ سوودی یەکەم ئەوەیە کە فێری نووسینە خێرا ئەبێت و دووەمیش زوو شتەکان لە بەرەکەی خوێندنەوە خێرا بێ زۆر زیرەکە با پێکەوە چەپڵەیەکی بۆ لێ بین
من زۆر دڵخۆشم کە ئێوە ئەتوانن ئەو هەموو سوودە بگێنن بە یەکتری. بیریشتان نەچێ بە مناڵەکانی هاوڕێشتان بڵێن ئەم سوودانی کتێب بۆ ئەوەی کە ئەوانیش بێن بۆ کتێبخانەی گشتی یان خۆیان پەرتوک بکڕن لە ماڵەوە بیخوێنەوە ڕۆژانە. مەیلی چۆنی؟ دڵخۆشی ئەمڕۆکە لە کتێبخانەی؟ تۆ تەمەنت چەنە؟ 4 ساڵ کەواتە تۆ ئەبێ شەوانە هاوکاری بکەن چیرۆکە بۆ بگێڕنەوە و لەگەڵ ئەوەشە ئەزانی ئەتوانی چی بکەیتۆ؟ کاژمێر 5 سێشەمان سێری ماوەی مناڵانی کورساتکەی چیرۆکە بۆ خوێنێتەوە بەو شێوەیە کە ئیستا هاوڕێکانێ کە چونکە ئەوان تەمەنیان لە تۆ گەورەترە خۆیان ئەتوانن چیرۆکەکانی بەردەم خۆیان بخوێنەوە بەڵام بۆ تەمەنی تۆ پێویستە کە یەکێک بۆت بخوێنێتەوە بۆیە ماوەی مناڵانی کورساتیش تۆی لەبیر نەکردووە هەموو ڕۆژانێکی سێشەممە کاژمێر 5 چەند چیرۆکێکی تایبەتی خۆشە بۆ گێڕێتەوە. لەمە دووە بەردەوام سێری کەناڵە جوانەکەی کورسات بکە باشە؟ زۆر چاکە ئیستش با پرسیارێکی تر لە ناوچی بوو لونا. تۆ چیرۆکە خوێنەوە ئەمڕۆ؟ پێت خۆشە من شتێکە بۆ بخوێنمەوە لەگەڵ سان؟ هاوڕێکت ناوی سانەوە نییە؟ سان؟ تۆ ناو سان بوو؟ ها من بیرما تۆ بیرتە من ناوم چی بوو؟ ناوم تەوارە. با پێکەوە سان لەگەڵ من لەگەڵ لونا چیرۆکێک بخوێنینەوە زۆر چاکە ئیستە بە چەند زانیاریەک بخوێنینەوە پێکەوە. لەم پەرتووکەیان نووسراوە بە سۆرانی بە مناڵەڵێن منداڵ ئەی بە کرمانجی ژوور و پێڵێن زارۆک ئەی بە سۆرانی بەمە ئەڵەن چی بەم وێنەیە؟ خونچە ئەی بە کرمانجی ژوور و گوڵ باف ئەی بە سۆرانی بەم شوان ئەو بە کرمانجی ژووروش پێڵێن شڤان. زۆر زیرەکی تۆ هەمووتان زۆر زیرەکەن زۆر دڵخۆشم کە سوودتان بینیوە لە پەرتوکەکانی ئەمڕۆتان. مانیسا چۆنی؟ تۆ وا بزانم ئەتوانی وێنە بکێشی وایە؟ ڕۆژانە چەندێ وێناکێشی یان وێنەی چییە کێشی؟ ڕۆژانە 8 وێنە ئەکێشم. 8 وێنە؟ ئافرین. ئەی ڕەنگیانەکەیت؟ چ ڕانێکە زۆر حەزێ حەزەکەی چ ڕانێ زۆر بەکاربێنی لە وێنەکانتە؟ زۆر باشە لەگەڵ کتێب خوێنەوە و سوودێکی زۆر ئەبینن لە وێنە کێشانیش چونکە گوڵاڵەخان بۆشی باس کردین کە لەگەڵ کتێبخانەی گشتیە ژووری وێنە کێشان و ژووری سینەماشیان هەیە. پێم خۆشە کە تۆش توانای وێنە کێشان هەیە. چۆن مناڵەکان؟ باشی. توانیتان بەم چەند خولەکە کتێب بخوێنەوە؟ زۆر دڵخۆشم. تنۆک چۆنی؟ باشم. چەندێک دڵخۆشە ئەمڕۆ کە هاتووی بۆ کتێبخانەی گشتی؟ زۆر. چەند زۆر؟ ئەمێ لێو پرسم تۆ لە قوتابخانەکەی خۆتە مامۆستاکانی یارمەتی تێن کە بۆی کە بتوانی چیرۆک بخوێنیتەوە؟ کتێبخانەتان هەیە لە قوتابخانەکەی خۆتان؟ زۆر چاکە. ئەی تۆ هاوڕێکانم چۆنن؟ باشین. چەندێک دڵتان خۆشە کە ئەمڕۆ توانیتان چەند زانیاریەکی بەسوود وەربگرن لە کتێبخانەی گشتی. زۆر زۆر. منیش زۆر زۆر دڵم خۆشە و توانیمان ببین بە هاوڕێ یەکتری. باشە ئێوە ڕۆژانە کتێب بخوێنەوە؟ چەندێک سوودتان لە کتێب خوێنەوە وەرگرتووە؟ زۆر. بیرتان ماوە کە بۆم باس کردن سوودەکانی کتێب خوێنەوە چەند خاڵێک بوون؟ عادی بۆم باس بکەم بزانم چەندێ بیرتان ماوە. کتێب ئەگەر ڕۆژانە بخوێنیتەوە نووسین و باشە بێت و بەڕۆژ دەبیت و زۆر باشە. چەندێک دڵخۆشی کە ئەمڕۆ هاتووی بۆ کتێبخانەی گشتی و هاوڕێی تازە شناسیوە. زۆر باشە ئەتوانی باسێکی ئەو کتێبمان بۆ بکەی کە ئەمڕۆ خوێنتەوە و سوودی چی هەبوو بۆ؟ وەڵا ئەمڕۆ کتێب نەخوێستا. فریان نەکەوتی؟ گوێ لە زانیاریەکانی ئێمە گرت؟ بەڵێ. کەواتە هەر سوودێکە بینیوە. زۆر باشە. ئێوەش ئەمڕۆ هاتون بۆ کتێبخانەی گشتی و چەند سوودێکتان بینیوە. باشە با پێتان بڵێم
ئێوە ئەزانن کە کتێب هاوڕێی ئێمەیە و ئەشتوانین لەگەڵیە خۆمان بیکەین بە هاوڕێی خۆمان واتە ڕۆژانە چەند کتێبێکی بەسوود بخوێنینەوە بۆ ئەوەی کە وەکو هاوڕێیەکی نزیک بێ بۆمان دایمەن بیرمان بێ و بیرمان فراوان بێ کە پەرتووکە خوێنینەوە کتێبە خوێنینەوە. زۆر چاکە پێم خۆشە لە ئەفسانەی هاوڕێتان بپرسم ئەو پەرتووکەی بەردەم ئەتوانی ناوەکەیمان بۆ بخوێنیتەوە؟ ناوی چییە ئادی بۆمان بخوێنەرەوە باگوێمان لێبێ؟ کەشتەکەی خونچە ئادەم. زۆر باشە ئەتوانم منیش بیبینم؟ دەست خۆش بێ ئادی ئەوەی تریشیان دەست خۆش. ئەمڕۆ بامژدێکی زۆر خۆشتان بمێ ئەمڕۆ کتێبخانەی گشتی بەشی مناڵان دیارێکی زۆر جوانیاوە بە ئێوە کە ناوی گەشتەکەی خونچە و ئادان دوو پەرتووکی زۆر جوانە ئەتوانن ڕۆژانە بیخوێنەوە و سوودی لێ ببینن و بۆ مناڵەکانی هاوڕێشتان باسیکەن و لە ماڵەوە باسیکەن کە ئێوە دیاریتان وەرگرتەوە ئەمڕۆ لە گەشتەکەمانە. زۆر سپاسی کتێبخانەی گشتیشەکەین بۆ ئەو دیارە جوانەی کە یاوێتی بە مناڵەکانی هاوڕێمان. زۆر چاکە ئەمڕۆژ گەشتینە بڕگەی کۆتایی گەشت و زانیاری بەرنامەی ئەمڕۆمان کە لە کتێبخانەی گشتی بەڕێمان کرد. زۆر دڵخۆشم کە توانیمان چەند سوودێک بە مناڵەکانی هاوڕێمان بگەێنین و دیاری وەربگن کە چەند گۆڤارێکی بە سوودیان وەرگرتووە. زۆر باشە ئیستا پێکەوە کۆتایی بە بەرنامەکەمانێنین و خواحافیزی لە مناڵەکانی ئێستاکەین کە سێرمانەکەن لەگەڵ دایک و باوکیان. خواتان لەگەڵ.